ئەمێرشە یەکەم جاریە دەوڵەتێکی ئەنجامی ناتۆ هێرشەکە لەسەر میلەتێکی خاوەن مێژوو کەلتور خاکێکی داگیرکرا و لەلایەن دەوڵەتانی دراوسێوە ئەو شوێنانەی کە کراونەتە ئامادەلایەن دەوڵەتی کەوتەنا شوێنی کەسانی سیڤیل و کەسانی بێلایەنە ئێمە وەکو گەنجانی کەرکوونەوە لە حکوومەتی عێراق حکوومەتی هێرشی کوردستان دەکەین کە هەموو شەوەیە ڕێگا بەم جۆرە هێرشانە نەبێت کە تەنها زیانمەند هاوڵاتیانی بێتاوانە ئێمە وەکو گەنجانی جیاوازەکانی کاری کەرکوونەکەی بدانێ ئەم هێرشە بەکەر و کۆمەتی سەروەریخات عێراق پەرستی وەبانەواتی ئێمە گەنجان و ئێستانی دادپەروەریە وهەروەها داوا لە نوێنەرەکان دەکەین بەدەم داوا کاریەکانی گەلی ئەدلێکراوی بۆ گەلی کوردەوە بێت سنوورێک بۆ دەستدرێژەکانی دەوڵەتی ترکی فاشیست دابنێت بانگەوازی ئێمە گەنجانی وڵاتپارێزی کەرکوون پشتگیری خەڵکی مەفهوم و شەنگال دەکەین دووبارە دەڵێن خەیاڵی دەوڵەتی ترکی عوسمانی بە هیچ شێوەیەک سەر ناکرێت ئەم چەند ساڵە ئەمە گرنگە بەتایبەتی هەتا ساڵی 23 بەتایبەتی کەستە مانگی حوزەیرانە دەوڵەتی لە مانگی حوزەیرانە کوردستان داواش کراوە کۆمەڵکوژی کورد کراوە بۆیە دەوڵەتی تورکیا زۆرتری کات لە مانگی حوزەیرانە هێرشی گەلی کورد دەکات بۆیە ئەم سێ ساڵەی کە دێتە پێش ئێمە هەتا 23 ساڵنامەی لۆزان ئێمە پێویستە ڕیزەکانی خۆمان یەک بخەین هەموو کورد هەموو پارتە سیاسیەکان جیاواز دەوەی پارتێکی سیاسی بەڕژاوندی لەگەڵ دەوڵەتەکانی ترایە ئێمە پێویستە گوشار بکەین لەسەریە ڕەخنەیان بکەین بەردەوام بۆ بیانێنی لەسەر خەڵک ئەوانش بێنە باوشی لە تۆی چارەنووسی وا بۆ بە درێژایی تاریخ نیوەی جاش بوو ملەتی کورد بە درێژایی تاریخ نیوەی جاش و خیانەتکار بوو بڕۆن هەموو سەرچاوە مێژوەکان بخێنن هەموو چیرۆکەکان هەموو ئەو نەهامەتیانی بەسەرمان هاتووە هەمیشە دەستێکی ملەتەکە خۆی بووە ئەم ملەتە خۆی بووە چونکە کاڵێم ملەتە خۆمە واقعەکە وایە کاتێکە حزبی خیانەتەکە کاتێککە سەرکردەی خیانەتەکە کووردە خۆ من ئەمە چارەنووسەکە وا دروستی کردووە بەداخەوە هەموو نەهامەتی بەسەرمان هاتووە بەشێکی لەسەر دەستی خۆمان بوو دەستدرێژی و بۆرتمانەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر خاچی عێراق و باشووری کوردستان شەرمەزار و ڕسوا دەکەین دەوڵەتی تورکیای فاشیست پێ جێدانە یاسانەی دەوڵەتیەکان دەستی کردووە بە بەزاندنی سنوور و شکاندنی سەروەری خاچی عێراق و هەرێمی کوردستان و دەستی کردووە بە بۆردومانکردنی گوندەکانی سەرسنووری هەرێم و بە شێوەیەکی درۆندانە فڕۆکەی شەڕکەری هێرشی کردوتە سەر پەنابەرانی کەمپی مەخموور و شەنگال کە خەڵکی مەدەنی لێیە بە بیانێ بوونی گەریلا و تورکیا دەوڵەتی تورکیا دەیەوێت لەو شوێنانە شەرعیەت بە کۆمەڵکوژی کوردان بدات. ئەنە و شەرمەزاری ئەو دەستدرێژانی دەوڵەتی داگیرکەری تورک و لامان تۆمارانەکانی کۆماری سامی ئێران و گولامان کادا ئەو ڕەش بگیرەی کە حکوومەتی هەرێم دوێنێ بۆ سەر چالاکەوانانی مانی بۆ سەر هەولێر ئێمە ئیدان و شەرمەزاری کرد ئێمە پێمان وایە دەوڵەتی داگیرکەری تورک هەم کۆماری سامی ئێرانی یەکەم جاریانەیە کە پێشێوی سەروەری خاکی باشووری کوردستان و عێراقەکەن پێمان وایە پێشێوێکی ڕاستەوخۆیەت لە هەموو بەها ئینسانی یاسایی وجدانی و ئەخلاقیەکانە ئێمە پێمان وایە ئەو دەستدرێژیانەوەی کە بەرپرسیارە لە حکوومەتی عێراقی بە دەرەجەیەک حکوومەتی هەرێمی کوردستان بە دەرەجە دوو بەرپرسیاری سەرەکی لەو پێشەرکاریانە لەو دەستدرێژیانی کاکرێتە هەم سەر خاکی باشووری کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان هەم سەر کەرامەتی تاکی ئینسانی عێراقی و کوردستانی بە تایبەتی